کەرمانزی لار شوێنێک بن سڵاو و ئاشتی پەروەردیگارتان لەسەر بێت. من براتان مەلا عومەر گوانی زۆر خۆشحاڵ و شەڕفمەندم کە لەم مانگە پیرۆز و مبارەکەیە کە مانجی پیرۆزی ڕەمەزانە لە خزمەتاندا دەبم لە بەرنامەیەشی گەشاوە بەرنامەی ڕۆشنایی ڕەمەزان. ئەو بەرنامەیە ڕێخستراوە بە هەماهەنگی بەڕێوەبەراتی ئەوقافی سۆران و دەستگای زاری کرمانزی کە بە درێژایی ئەو مانگە پیرۆزە گشت ڕۆژێک ئەو بەرنامەیە پێشکەش دەکرێت. بەرنامەکەمان چەند تەوەرێکی گرنگ لە خۆ دەگرێت کە تەوەرەکان هەنگشتیان پەیوەستن بە بابەتی ڕەمەزان و بابەتی ڕۆژیگرتن و ئەو بابەتە شەرعیانەی کەوا ئێستا کۆمەڵگا تێیدا دەخولێتەوە. بۆیە لە هەر بەرنامەیەکدا ئێمە بانگەشە و میوانداری مامۆستایەشی ئاینی دەڤەرەکەمان دەکەین بۆ ئەوەی تەوەرەکەمان لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانە گەنگەشە بکەین و تاوتێ بکەین بە هیوای سوود بینین بۆ گشتایشیان. ئێستا لە بەرنامەی یەکەمماندا بەرنامەی ڕۆشنای ڕەمەزان میوانداری زۆر بەڕێز دکتۆر مسکین ئێدلبیمان کردووە، مامۆستای ئاینی دەڤەرەکەمان، مامۆستا لە دکتۆرای هەیە لە شەریعە و مامۆستا کەسایەتێکی دیارە لە ناو کۆمەڵگاکەماندا خوای گەورە سەربەرزی بکە. زۆر بەخێوی مامۆستای بەڕێز. بەناوی خوای گەورە میهرەبان، درود و سڵاو و سەرگیانی پێشەوا و سەروەرمان حەزرەتی محەممەد صلی الله علیه وسلم و بۆ سەرگیانی دۆست و یاران و هاوڵان و شوێنکەوتوان و تا ڕۆژی دوایی. منیش لەلای خۆمەوە زۆر سوپاسی جنابتان دەکەم، دەسۆشی لە جنابتان دەکەم بۆ ڕێخستنی ئەو بەرنامەیە، دەستخۆشی لە بەڕێوەبەراتی ئەوقافی سۆران و دەستگا زاری کرمانجی دەکەن کە لەو مانگە پیرۆزەدا ئەو هەنگاوە پیرۆزەیان ناوە بە هیوای ئەوەی کەوا بە هەموو لایەکمان خزمەتێکی پێی قەبارەی خۆمان پێشکێکی ئەو کۆمەڵگا و ئەو خەڵکە مسلمانەی دەبەرەکەی خۆمان بکەین. خوای گەورە سەربەر و سەرفراستان بکە. زۆر بەخێری مامۆستا گیان. زەنای مامۆستا، تەوەرەکەی ئێمە لەسەر بابەتێکی گرینگە کە بەو ناونیشانەیە ئایا چۆن پێشوازی لە مانگە پیرۆزە بکەین. بۆیە من دەمەوێت سەرەتا پرسیارێک لە جەنابەت بکەم زەنای مامۆستا. یعنی ئێستا زۆر خەڵک ئەو پرسیارە دەکا ئایا بۆ دەبێت ئێمە پێشوازی لە مانگە پیرۆزە بکەین، یعنی ئەو مانگەیە چ قەدر و قیمەتێکی هەیە لە ڕوانگەی ئیسلامەوە و لە ڕوانگەی یعنی مرۆڤایەتی شەوە گەر جەنابتان تۆزێک بابەتەکە باز بکەی قوربان. بەڵێ، لە سەرەتادا زۆر سوپاسی خوای گەورە دەکەن کە دەرفەتی پێدان کە وەکو هەموو مسلمانانی جیهان لە خزمەت ئەو مانگە پیرۆزە دابین. بەڕاستی بە خزمەت گەیشتی مانگی ڕەمەزانی پیرۆز هیوایەتی هەموو مسلمانێکە. ڕەنگە خەڵکێکی زۆر لەو مسلمانانە کە هیوەتیان بۆ ئەو نعمەتەیە خوای گەورەیان بەنسیب ببیتن ئەجەل مۆلەتی نەداون و بەو ڕۆژە نەگەیشتن و بە هیواییەوە دەتوانێت بڕێن سەریان ناوە. سوپاسی خوای گەورە دەکەن کە ئەو دەرفەتەی بەیمێ بەخشیوە و هەروەها سوپاسی خوای گەورە دەکەن کەوە ناز و نعمەتی بێشماری لەسەر ئێمە هەیە. بەڕاستی مانگی ڕەمەزانی پیرۆز مانگی خێر و بەرەکەتە. داواکاری لە خوای گەورەکەوە ئەو مانگە خێر و بەرەکەتە ببیتە مای خێر بۆ تەواوی مسلمانان، برایەتی و تەبای لە نێو مسلماناندا زیاد ببیتن و ناخۆشی و دووبەرەکی و فتنە و ئاژاوە لە نێو مسلمانان و وڵات مسلمانان نەمینیت. لە هەر شوێنێکی ئەو جیهانە مسلمانان غەدریان لێ دەکرێت، زوڵمیان لێ دەکرێتن. خوای گەورە لەو زوڵم و غەدرەی کە تێدانە نەجاتیان ببێتن و دەربازیان ببێتن و خوای گەورە تەوفیق هەموو لایەکمان بدات کەوا بتوانین لەو مانگە پیرۆزەدا زۆرترین عیبادەتی خوای گەورە بکەین. ئەمما ببیتە سەرەتایەک بۆ بە خۆداچوونەوەمان و گۆڕینی ئاکار و ڕەفتار و گفتارمان بەرەو باشە. ئەگەر هەڵە و خراپە و تاوان و تاوانکاریشمان هەیە، خوای گەورە ئەو گوناه و تاوانەمان عەفو بکاتن و ئاستی ئیمانی و ئەخلاقیمان بەرز بکاتەوە. بەنسبەت پرسیاری جەنابەت بۆ دەبێت پێشوازی لە مانگی ڕەمەزانی پیرۆز بکرێت. بێگومان بۆ ئەوی جوامێ ئەو پرسیارە بدەینەوە دەبی بزانین ڕەمەزانی پیرۆز چییە؟ مەزانیمان ڕەمەزانی پیرۆز چییە؟ ئەو کات بمان ڕۆن دەبیتەوە کە بۆ پێشوازی لێ بکەین. مانگی ڕەمەزانی پیرۆز وەکو معلومی جەنابتانە مانگی بە ڕۆژوبوونە. بە ڕۆژوبوونی شێکە لەو عیبادەتانەیەکەوە لە دێر زەمانەوە هەبووە. لە دێر زەمانەوە
ئەو وەخت لەو کاتەوە کە ئیسلامەتی و دینی خوای گەورە هەبووە پێشی پێغمبەری ئیسلامی صلی الله عليه وسلم ئەو عیبادەت هەر هەبووە. خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. واتای ئیماندارینە خوای گەورە ڕۆژووی لەسەر ئێوە فەرز کردو هەروەکو چۆن لەسەر ئومەتەکانی پێش ئێوە فەرز کردووە بۆ ئەوی ببنە ئینسانی بە تەقوا خواناس. لەو ئاەتەدا بۆمان ڕۆن دەبیتەوە کەوا بە ڕۆژووبوون عیبادەتێکی کۆنا و ئامانج لە بە ڕۆژووبوونیش بە تەقوا بوونە. کەواتە ئەگەر بێت و مانگی ڕەمەزانی پیرۆز هیچ هۆکارێکی دیکەی تێدا نەبی بۆ ئەوەی ئێمە پێشوازی لێ بکەین، تەنها ئەوە کەوا دەبیتە مایە ئەوە ئینسان ئیماندار بە تەخوا بیتن و لەخوا بترسێتن و لەخوا نزیک بیتەوە، ئەوە کافی بۆ بە جوانتری شێوە پێشوازی لێ بکەن. بەڵام هەر ئەوەندە نییە. خوای گەورە کە ئومەتی ئیسلام دێتە ئاراوە، پێغەمبەر صلی الله علیه وسلم دێتە ئاراوە، تایبەتمەندێکی دیکە دەدا بە ڕۆژووبوون. بە ڕۆژووبوون لە ئیسلامدا جیاوازە لە ئومەتەکانی بەرێ. لە ئومەتەکانی پێشتر شێوازی بە ڕۆژووبوونەکان وەکو شێوازی بە ڕۆژووبوونی مسلمانان نەبووە. خوای گەورە لە ئومەتی ئیسلامیدا ئەوەی واجب کرد کە مانگی ڕەمەزان بە تەواوی بە ڕۆژوو بن، یعنی 30 ڕۆژی ڕەبەق تەواوی مسلمانان لە خزمەت ئەو ڕۆژەی دابن. ئەو ڕۆژەی نەک هەر کردە واجبێکی ئەتیادی، بەڵکو کردیەچی کردی ڕوکنێ لە ڕوکنەکانی ئیسلام. واتە هەر ئینسانێکی خۆی بە مسلمان بزانێت، بڕوای بەخوا بە ڕۆژی دوای هەبیت، بڕوای بە ئاینی ئیسلام هەبیت، دەبێ ئەو پایەی لە دینی خۆیدا جێبەجێ بکە ئەگەر چ عوزری شەرعی نەبن. کەواتە کە دەبینین لە ئیسلامدا ڕۆژ و کرایتە پایەی چارەم لە پایەکانی ئیسلام، ئەوە بۆمان ڕۆن دەبیتەوە کە بە ڕۆژووبوون چەندە گرینگە بۆ ئێمە پێشوازی لێ دەکەین. ئێمە کە پێشوازی لە مانگی ڕەمەزانی پیرۆز دەکەین و بە ڕۆژوو دەبین، بۆ ئەوەیە پایەی چارەمی دینی خۆمان قایم و پتەو بکەین، بۆ ئەوەیە کەوا دینی خۆمان ڕاگیر بکەین. ئێستا کەسێک بەبێ عوزر، بەبێ ئەوەی هیچ هۆکارێکی هەبێتن، هیچ پاساوێکی شەرعی هەبیتن، بە ڕۆژوو نەبیتن، پایەیەکی دینی خۆی ڕۆخاندووە. کەسێک کەوا پایەیەکی سەرەکی دینیشی ڕۆخابیت کەواتە دینەکەی ڕۆخاوە. کەسێکش کەوا دینەکەی ڕۆخاوە بەڕواڵەت دەتوانێت بڕێن مسلمانە. لە واقعیدا ئەو کابرایە ئەدنا دەرەجەی لە ئیسلامەتی کامل دەرچۆ بوویت ئینسانێکی فاسق. کەسێکیش کەوا لە چوارچوەی ئیسلامەتی تەوا دەرچۆ بیت و چوبیتە ڕێزی فاسقان و دەرچوان لە ئەمری خوای گەورە، دینەکەی ڕۆخابێت، نە لە دنیا نە لە قیامەتدا دینداریەکی ئەوتونیە کە دڵی پێخۆش بیت. کەواتە لەو لاشەوە مەترسێکی زۆر زۆر گەورەی ئەگەر بێت و ئێمە پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان نەکەین. هەر ئەوەندە نا، بەڵکو ئەگەر بێت و تەماشای مانگی ڕەمەزانی پیرۆز بکەین، دەبینین زۆربەی هەرە زۆری هیوا و ئاواتەکانی ئینسان ئیماندار لەو مانگەدا هەنا. وەکو ئیماندار هەر ئیماندارێک کۆمەڵ هیواتێکی هەیە. ئەو هیوایەتانە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە زۆر زۆر بە جوانی بەردەستە دەبن. بۆیە ئەو مانگە ڕەمەزانە کە دێتە ئاراوە دێتە پێشەوە، ئینسانی ئیماندار زۆر زۆر بەگەرمی و بە حەماسەتە و پێشوازی لێ دەکا و خۆی ئامادە دەکە بۆی پێشوازی لێ بکە. جاگە دەرفەتە تەبی هەندێک لەو شتانە باز دەکەین ئەگەر نەدەچنە سەر پرسیاری دووەم. وەڵام سەر پرسیاری دووەم ئینشاءالله دواتر ئینشاءالله گەر مەجال بوو ئینشاءالله زیاتر باسی پرسیاری یەکەم و وەڵامی پرسیاری یەکەم ئەکەین ئینشاءالله. مامۆستا پرسیارێکی یعنی زۆر جار خەڵک تووشی ئەو هەڵەیە ئەبی. ئێستا مامۆستا خەڵک کە یعنی بە شێوازێکی جیاواز پێشوازی لەو مانگە پیرۆزە ئەکا، هەندێک خەڵکمان هەیە بۆ نمونە پێشوازیکردنەکەی تەنها خەمی خواردن و ینی خواردنەوە و پەیداکردنی مەسەڵەن سفرێشی ڕازاوە و ئەو شتانەیە، یعنی لە حەقیقەتەکەی لەوانەیە باش تێ نەگەیشتبی. ینی لە ڕوانگەی ئیسلامەوە مامۆستا ینی چۆن پێشوازی بکرێ، ینی حەقیقەتەکەی چۆن بکەین؟ مامۆستای بەڕێز، شێوازی پێشوازیکردن لەو مانگەی بەندە بە ئاستی تێگەیشتنی ئینسان لەو مانگەی. جەناب ئەمن هەر مسلمانەشی دیکە چۆن لەو مانگەی تێبگەین ئەوە پێشوازی لێ. زۆر جوان. ئێمە ئەگەر وا تێگەیشتنێکی مسلمانانە و ئیماندارانە و پێغەمبەرانەمان هەبی لەو مانگی ڕەمەزانی پیرۆز، دەبی بەر لەوەی بایەخ بە خواردن و خواردنەوە بدەین، دەبی بایەخ بە ناخی خۆمان بدەین. مانگی ڕەمەزانی پیرۆز مانگی پاکبوونەوەیە، مانگی لێ خۆشبوونی خوای گەورەیە، مانگی گۆڕانکاریە لە ناخدا، مانگی گۆڕانکاریە لە هەسوکەوت و ئاکارتدا، مانگی گۆڕانکاریە لە ئاستی ئیمانتدا. مەفرۆزە ئینسانی ئیماندار کە ئەو مانگێ بەسەردادێتن ئاستی ئیمانی بەرز ببیتەوە. و ئەوەش زۆر بەدبین نەبین بەرامبەر کۆمەلگای خۆمان. ئەو هەستە ئیمانی ئێمە هەست پێ دەکەین.
ئێستا گەر بەکەم و کوڕیشەوە بیتن لە کەمانجی ڕەمەزانی پیرۆزدادێ ئەتو دەبینی مزگەفتەکان گەرمەگوڕێکی زۆریان تێدەکەویتن ئەو گەرمەگوڕیە لە چێ ڕاهاتووە لە بۆش ڕانەهاتیە حتمما ئەو خەڵکە کە دێتە مزگەوتێتەوە ئامادەی تەراویحان دەبی بە ڕۆژوو دەبیتن و شەو نوێژ دەکا و قورئان دەخوێنی و ذکر دەکا حتمما ئاستی ئیمانی گۆڕانکاری بەسەر داهاتووە کەواتە یەکەم هەنگاوی پێشوازیکردن لە مانجی ڕەمەزانی پیرۆز چ دەست پێ دەکا لە گۆڕانکاری لە ئاستی ئیمانت چەندە ئێمە لەو مانگە باشتر تێبێن پێ ئیستیخبارمان باشترە بەڵێ کەسانێک هەنە بە شێوەیەکی سەتحی لەو مانگەی تێگەیشتونە وان زانیوە مانجی برسێتی و تێنیەتیە جا ئەوەیان بە هەر زانیەوە بۆ ئەوەی شتێکی وا بکەن ئەگەر بێت و بە ڕۆژ بە ڕۆژوو بوو نەتوان خواردنەوە بخۆن شتێکی وا دەکەن کە لە دوای مانجی مەغریبێ ئەوەی هەمووی قەرەبوو بکەنەوە بە زیادەوە خواردنەوە بخۆن لۆیە هەموو هەوڵ و تێکۆشانیان هەوڵە تەقەلان ئەوەیە خۆشترین خواردن خۆشترین خواردنەوە خۆشترین چەرەزات خۆشترین میوەجات ئامادە بکەن لە پاشی بانجی ئەوە تێگەیشتێکی سەتحیانەیە لە مانجی ڕەمەزانی پیرۆز تێگەیشتێکی دەتوانم بڵێم تەحەدێک مسلمانانە نییە وەکو گوتمان مانجی ڕەمەزانی پیرۆز مانجی بەرزبوونەوە ئاستی ئیمانە کەواتە یەکەم شت ئیمانت بەرز بیتەوە دووەم شت کاتوو دەچێت ناو ئەو مانگەی باسی ئەوەی دەکەین پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی مانجی ڕەمەزانی پیرۆز کە دادێ خوا گەورە دەرگا ڕەحمەتی خۆی دەکاتەوە کەواتە دووەم هەنگاو ئەوەی ئەتو خۆ بگێڕ لە یەکە لەو کەسانێک کە مستحقی ڕەحمەتی خوا گەورەنە چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکی صحیحیدا کەوا جبرائیل عەلەیه السلام دوعای کردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئامینی کردووە ئامینەکە دوعایەک بۆ لەو کەسانە کرا کەوا دەگەنە مانجی ڕەمەزانی پیرۆز بەڵام شتێکی وا ناکەن کە خوا گەورە لیان خۆش بیتن کەواتە هەنگاوی دووەمی ئێمە دەگە مانجی ڕەمەزانی پیرۆز ئەوەیە شتێکی وا بکەن کە خوا لێمان خۆش بیتن بەچی خوا گەورە لێمان خۆش دەبیت بە تەوبەکردن تەوبەکردن لە چ لە هەموو ئەو کار و کردەوە نەشیاوانێکەوە لە ژیانی ڕۆژانەمان ئەنجاممان داوە گوناهی گچکەیە گوناهی گەورەیە حق اللهە حق الناسە هەر هەمووی تەوبەی لێ بکەین جا ئەگەر حق اللهە تەوبەیەکی نەسوح بکەن ئەگەر حەقی خەڵکیشیە گردنی خۆمانی پێ ئازا بکەن مافەکانیان بدەینەوە بەردەوام نەبی لەسەر زوڵم بەردەوام نەبی لە غەدرکردن لە خوشک و براکانمان جا ئەو غەدرە چ ئارداگیرکردنە چ میرات نەدانە چ قسەی بێرز بەرامبەرکردنە چ قسەی ناخۆشە بە هەر شێوازێک لە شێوازەکان غەدرمان لە کەسێکی کردووە گردنی خۆمانی پێ ئازا بکەین هەنگاوی دووەم بەچ دەچێت دەکا بە تەوبەکردن چونکە مادام خوا گەورە دەرگا ڕەحمەتی کردوتەوە پێویستە ئەمنیش وەکو ئیماندارێک شتێکی وا بکەم کە خوا گەورە ئەو ڕەحمە شمولی منیش بکە سێهەم هەنگاو وەکو گوتمان کە ئەویش بەندە بە هەنگاوی دووەمەوە ئینسان هەوڵ بدا لەو مانگەیدا واز لە خراپەکان بینیت بێتە سەر چاکەکان لەو مانگە دەخوا گەورە چ دەفەرمێت پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن خوا گەورە لەو مانگە دەرگاکانی دۆزەخ دادەخا کەواتە تو وەکو ئیماندارێک من وەکو ئیماندارێک بمانەوە بچین ئەو مانگەی مەفرۆزە چ بکەین مەفرۆزە ئێمەش دەرگاکانی دۆزەخ دابخەین دەرگاکانی دۆزەخ بەسەر خۆماندا لە قیامەتی دەرگاکانی دۆزەخی دنیایش لەسەر ئەو خەڵکانە دابخەین ئەوانەی کەوا پەیوەندیان بە ئێمەوە هەیە بۆ نمونە لە مانجی ڕەمەزانی پیرۆزدا تۆ وەکو مسلمانێک من وەکو مسلمانێک پێویستە چمان هەبێتن پێویستە چاوی بەزەییمان هەبی بەرامبەر ئەوانە لەژێر دەستەماندن تۆڕەی و عەسەبی بوون و غەدر و زوڵم لەو کەسانە نەکەن کە لەژێر دەستەماندان غەدر لە منداڵمان نەکەن خێزانمان نەکەن دراوسێمان نەکەن جیرانمان نەکەن غەدر لەو کەسان نەکەن کە دێنە بەردەستی ئێمە جا ئێمە وەکو مامۆستای ئاینی چ وەکو دکتۆر چ وەکو مامۆستای مەکتەبێ چ وەکو دوکاندار هەر کەسێکی کە ڕێی دەکەویتە لای ئێمە دەرگاکانی دۆزەخی بەسەردا خەپات بکەین دەرگاکانی ڕەحمەتی بۆ بکەینەوە هەنگاوی سێەم دەتوانین بێنین هەنگاوی چارەم هی پێشوازی لە مانجی ڕەمەزانی پیرۆز ئەوەیە خوای گەورە لەو مانگەیدا شەیتانەکان دەبەستیتەوە شەیتانەکان دەبەستیتەوە کە شەیتانەکانی بەستیتەوە بۆچی دەیان بەستیتەوە بۆ ئەوەی کەشێکی ئیمانی بڕەخسێنی بۆ ئینسانی ئیماندار لەو مانگەدا زۆرترین عیبادەت بکە کەواتە من وەکو ئیماندارێک جەنابەت هەر ئیماندارێکی دیکە کە بمانەوێت پێشوازێکی تەواو لە مانگەی پیرۆزە بکەین مەفرۆزە ئێمە شتێکی وانەکەن کەوا ڕۆلی شەیتان ببینین شەیتان بەخۆی بەسترایتەوە ئێمە بە وەکالەتی و ئیشەکانی شەیتانی بکەین هەوڵ بدەین تێکدانی کۆمەلگای تێکدانی ئەخلاق تێکدانی ڕەوشت تێکدانی ژیانی خەڵک تێکدانی ژیانی مسلمانان تێکدانی ژیانی عائیلەی تێکدانی ژیانی گەنجەکان ئەخلاق و ڕەوشتی گەنجەکان ئەو شتانە نەکەین بە خۆمان شتیوانەکەین کەوا دەبنە مایە تێکچوونی ئەخلاق و ڕەوشتمان و کاری شەیتانانن و هەوڵ نەدەین خەڵکی دیگەش ئەو شتە بکە بە خۆمان دوورکەوینەوە لەو شتانێکەوە دەبنە مای ڕازیکردنی شەیتان
هەنگاوەکان زیاترن دەستەکان خۆش ماوەی بەرنامە ئەوەندەمان دەرفەت پێ نادە زیاتر دەستەکان خۆشبی مامۆستا ئێستا ینی هەر شاعیرێکی دین ئێستا کە ئێستا ناو شاعیرێکی زۆر گەورەی ئاینی خۆمان کە بە ڕۆژوو بوونە زۆربەی خەڵک کە پرسیار لەو بابەتە ئەکا بۆ نمونە ئێستا کە ئێمە تەوەرەکەمان بابەتی پێشوازیکردن لەو مانگە پیرۆزە ئەنی زۆر خەڵک پرسیارەکە لە ڕووی ئیمانیەوە ئایا مامۆستا ئەو کارە پێشوازیکردنات خۆ ئامادەکردن پێ ساوسەلم ئەنجامیدا یان شتێکی مخالفی سنەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم چونکی ئێستا خەڵک زۆر ئەرێ ئایا پێ ساوسەلم زەحمەت ئەوەی وای کردی بیان ئەم پێشوازە بە شێوەیەشی بەرچاو هەبووی لە زمانی پێغەمبەر صلی الله علیه وسلمدا لۆی مامۆستا ئەوە بەتە شەگەر گرینگە گەر جەنابەت هەندە قسەی لەسەر بکەی بۆ ئەوەی جوابی ئەو پرسیارەمان دەستکەویت پێویستە بزان ئیستیغبار پێشوازی لە چ دەکرێت پێشوازی لەو شتانە دەکرێت کە عزیز و بەڕێز و گەورەنە هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزیش یەکێکە لەو شتە عزیز و بەڕێز و گەورانێکەوە هەموو ئینسانیش ئینسان ئیماندار دڵی پێخۆشە خەڵاتی خوای گەورەیە ئەو شتانە کە پێشتر باسمان کردن بەس لە مانگی ڕەمەزاندا هەیە لە غەیری مانگی ڕەمەزاندا ئەو شتانە نینە جاکەواتە مادەم نعمەتی خوای گەورەیە پێشوازیکردن لە نعمەتی خوای گەورە شتێکی ئاساییە نە ئاساییە تەمان ئاساییە خوای گەورە پێغەمبەر صلی الله علیه و سلم شریعتی پیرۆزی ئیسلام فێرمان دەکات کاتێک کە نعمەتێکی خوای گەورەیان بەسەر شکری خوای گەورە بکەن کەواتە پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان بەو معنای نییە ئێمە بچین حەفلەیەک و ئاهەنگێکی ڕێک بێخینجا حاشا دۆڵۆ زەرنا و شای و ڕەشبەرە بکەین بەڵکو مەبەست پێشوازیکردن یانیش پێشوازیکردنێک کە شیاوی ئەو مانگە بیت پێشوازیەکی بەو شێوازە بی کە مە ئێستا باسمان کرد بە تەوبە بیت بە گەڕانەوە لە خراپەی بیت بە دروستکردنی کەش و هەوایەکی ئارام و گونجابی بۆ تاعات و عیبادەت نزیک بوونەوە لە خوای گەورە بیتن بەونەوە شێوازە پێشوازیکردن هەبووە لە ژیانی موسڵماناندایان نەبووە بە تاکید هەبووە سەلەفی ساڵح لەمانی پێشتر خوداناسانی پێشتر 6 مانگی پێش ڕەمەزانی دوعایان دەکرد دەنگە خوایە بمانگەینە مانگی ڕەمەزان 6 مانگی دوای ڕەمەزانیش داوایان دەکرد لە خوای گەورە ڕەمەزان لێ قبول کردن ئەگەر شتێک گەورە نەبی پیرۆز نەبی چۆن 6 مانگ پێشتر دوعا دەکەن لە خوای بمانگەینە ڕەمەزان چۆن 6 مانگ پێشوەختە دوعا دەکەن کە خوا بیانگەین پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مانگی شعبان زۆر بە ڕۆژوو دەبوو کە پرسیاری لێکرا بوو لە مانگە بە زۆر بە ڕۆژووی فەرمووی مانگە کە دەکەوێتە بینی مانگی ڕەمەزانێ و مانگی ڕەجەبێ ئەو دوو مانگانە هەردوو مانگی گەورەنە خەڵک ئیحتیمامیان پێدەدا بەڵام ئەو مانگە خەڵک لێ غافڵە دەمەوێت لەو مانگە زۆرترین بە ڕۆژوو بم تەماشا پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو دەرفەتەی لە نێوان دوو مانگی گەورەدا قۆسیدە و بۆی بە ڕۆژوو بیتن کەواتە ئەوە چمان پێ دەڵێت ئەوەمان پێ دەڵێت کەوا موسڵمانان نەک هەر ڕۆژێک دۆ ڕۆژ چەند ڕۆژێک پێش ڕەمەزان خۆیان ئامادە بکەن پێشوازی مانگی ڕەمەزانی پیرۆز ڕەمەزان لە خەیاڵیاندا بووە بەردەوام پێغەمبەر صلی الله علیه وسلم سەحابەکان دەگەر ڕۆژیە دابوونە دەگەر تەعات و عیبادەت دابوونە دەگەر تەوبە و گەڕانەوە دابوونە بۆیش لە ڕۆژی دانەبراونە هەتا برین وڵا با ئیستیغبالێکی نوێیان لێ بکەن بەردەوام تەفاعولیان هەبووە دەگەڵ عیبادەتانە و بەردەوام دەگەی داژیاون ئیستیغبالکردن وەکو گوتمان دەبی شیاوی ئەو شتەی بکات و ئیستیغبالی لێ دەکەی مانگی ڕەمەزانی پیرۆز پای چارەمی ئیسلامەتیە خەڵاتی خوای گەورەیە موسڵمانانیش کە دەڵێن پێشوازی لێ دەکەن یعنی بەو شێوازە کە باسمان کرد پێشوازی لێ دەکەن بەو ناوەش ئەگەر بێرێ پێشوازیکردنی هەر ناوەکی لێ بنێ کێشە لە ناوەکە نییە بەڵام ئەگەر ئەوەمان پێ ئاساینە بەو شێوازە پێشوازی لێ بکەن ئەوە بەڕاستی کارەسات دەستەکان خۆش مامۆستا کۆتا ینی خاڵ و پرسیار پەیامی جەنابەت وەکو مامۆستایەکی ئاینی هەنی ئێستا بە حکمەوەی جەنابەت هەم مامۆستایەکی ئاینی وە کەسایەتێکی دیاریشی ڕەبتت بە لایەنی کۆمەڵاتی خەڵکیشەوە هەیە لە ڕووی لە گەشت ڕۆکانەوە لەو مانگە پیرۆزە جەنابەت چ پەیامێکی کورتت هەیە ینی کە پەیامێکی لە جێبی ئینشاءڵڵا جەنابەت وەڵا پەیامی من پەیامی هەموو موسڵمانێکە هەموو مامۆستانی ئاینیە ئینشاءڵڵا پەیامێکم هەیە بۆ ئەوانەی کار بەدەست و دەسەڵاتدارانی ئەو خەڵکەینە هەوڵ بدرێتن کەشێکی ئەو پەڕی ئارام و خۆش بۆ موسڵمانان بە تایبەتی لەو مانگەدا بڕخسێنرێتن باری گۆزەرانیان باش بکرێتن هەموو هەوڵێک بدرێتن کەوا موسڵمانان لەو مانگە بتوانن بە جوانترین شێوە هەیە ئارامترین شێوە عیبادەتی خوای گەورە بکەن هەوڵ بدرێتن ڕێز و حرمەتی مانگی ڕەمەزانی پیرۆز بگیرێتن دەرفەت نەدرێت بە کەسانێکەوە حساب لۆ پیرۆزی خوای گەورە و پیرۆزی دینی ئیسلام و ڕۆژ و موسڵمانان ناکەن
دەرفەت بەوانە نەدرێتن کەوا بە ئاشکرایی بە ڕۆژی ڕۆناک لە پێشتاوی خەڵک سوکاتی بە مانجی پیرۆز ڕەمەزان بکەن و شتی ناشرین بکەن هەوڵ بدرێتن کۆنتترۆلێکی تەواوی بازاری بکرێتن بۆەوەی خەڵکانێک کە دەیانەوێت ئەو مانگەی بە فرسەت وەربگرن بۆ گرانکردنی کەل و پەروشتی ئەوە لەو بابەتە هەوڵ بدرێتن کۆنتترۆلی بازاری بکرێت بۆ شت لەسەر خەلکی فەقیر و هەژار گران نەکرێتن داوامان لە خوشکبرایانمان هەیە ئەوانەی لە تاجر و بازرگانن ئەوانش ئەو مانگە بکەنە مانجی نزیک بوونەوە لە خوای گەورە بە قازانجی قیامەتیان لە پێش قازانجی دنیای دابنێن هەوڵ نەدەن شتی لەسەر خەلکی گران بکەن داوامان لە تەواوی مسلمانان ئەوەیە کەش و هەوایەکی ئیماندارانە لەو مانگەدا دروست بکەن بۆ خۆمان بۆ دەوروبەری خۆمان لە هەموو بوارەکاندا لە بواری سیاسی لە بواری اقتصادی لە بواری کۆمەڵایەتی لە بواری ئیمانی و ئەخلاقی لە مزگەفتەکاندا داوام لە تەواوی ئەوانەیە کە لە مزگەفتەکانن هەوڵ بدەن لە مزگەفتەکاندا یەقەیەکی بەردەن چی دیکە کێشە مولملانە لەسەر شتی بلاوەکی و شتی فەرعی دروست نەکەن کێشە لەگە منداڵێکی گچکە کە ئێستا فێری مزگەفتی وە دروست نەکەن لەسەرەوەی کەوا پێکەنینێکی کردو حرەکەیەکی ناشرینی کردووە هەوڵ بدەین ئەو منداڵانە کە دێنە مزگەفتی ئەو گەنجانە کە دێنە مزگەفتی بەو پەڕی ئیسراحەتەوە عیبادەتی خۆ بکەن و داوام لە هەموو مسلمانان ئەوەیە لە ناو مزگەفت ململانێ و دووبەرەکاتی نەکەن لە ناو مزگەفتێدا لەسەر شتێکی بەسیط اختلاف دروست نەکەن و ڕوبەڕوویەک دینە بنەوە هەوڵ بدەن برایەتی تەواوی لە ناو خۆماندا زیاد بکەین داوام لە هەموو مسلمانێکەوە بە ئافرەت و پیاوەوە هەوڵ بدەن لە ناو خێزانەکان کەشێکی ئیمانی و ئەخلاقی دروست بکەن واز لە سوسیال مدیا و واز دەشتی خراپ و واز لە حەڵقە و مسلسلاتی خراپبینن لەو مانگەیدا خۆمان ئیگلا بکەنەوە بۆ خوای گەورە بۆی خوای گەورەش لێمان خۆش بیتن داواش من وایە لە خوای گەورە کە هەموو لایەکمان موافق بکە و سەربن و سەرفراز بکە بۆ خزمەتی دینی پیرۆزی ئیسلام و وامان لێ بکە ئەو مانگە و تەواوی مانگەکانی تەمەنمان بە دەرفەت وەربگرین بۆی لە خوای گەورە نزیک ببینەوە و ئەو عیبادەتە کە دەشکن لێمان قبول بکات آمین والحمد لله رب العالمین دەستی جەنابیشتان خۆشی خوا خێرتان زۆر سپاس دەکەم دەستەکان خۆشبی زۆر سپاس دەکەین بۆ دەرفەتە زیارینە بەڕاستیمان دیمان کردی لە وەختمان گرتی زۆر سپاس دەکەن خوای گەورە پاداش بداتەوە ئینشاءالله بینە ڕووبی سەرانی زاری کرمانزی لێرەدا دێنا کۆتایی حەڵقەی ئەو ڕۆمان لە پێشوازی مانجی پیرۆزی ڕەمەزاندا بۆ زیاتر وەبیر هێنانەوەمان بەرنامەکەمان ڕۆژانەیە ئینشاءالله پاخش دەکرێت بە ڕاستەوخۆ لە کاتژمێر 5 ئێوارە هەموو ڕۆژانە لە میوانتان دەبین ئینشاءالله بە هیوای سوودبوونی زیاتر بۆ جەنابتان و ئینشاءالله دیسان خۆشحاڵ بووین و لەو بەرنامەیە خوای گەورە سەرفەرز و سەربەرزتان کا وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه ڕۆختان شاد ئینشاءالله